لیاریەکانی هەفتەی دووەمی خولی تازە پێگەیشتوانی کوردستان هەردوویانەکەی خاوەن سەرکەوتن لە یاری یەکەم و دوو نوێنەرەکەی پارێزگای هەولێر هەندرێن و هەولێر بێگەیشتن. لەگەڵ دەستپێکردنی یاریەکە و لە یەکەم هێرش تازە پێگەیشتوانی هەندرێن توانیان سوود لە بۆشایی هێڵی بەرگری هەولێر وەرگرن و بە ئەسیستی دیار محەممەد باڤێل عەبدوستاریانی خاوەن ماڵی پێشخست. هەولێر هەوڵی یەکسانکردنەوەی ئەنجامەکەیدا ستون بووە بربەست. هەولێر دەرفەتی ئاسانی بۆ ڕەخسە تاوەکو گۆڵ تۆمار بکات، بەڵام نیوە یەکەم بەم ئەنجامە بە کۆتا هات. لا نیوەی دۆم هەردوو تیپ هەوڵەکانیان بۆ گۆڵ تۆمارکردن سڕ کردبوویەوە. گەرم و گوڕی زیاتر بە یاریەکەوە دەبینرا. هێرشەکان مەترسیدارتر دەردەکەوتن. دیار محەممەدی گۆڵکار خەریک بوو ئەنجامەکە بۆ هەندرێن دوو هێندە لێ بکات. ستون دەرفەتی نەدا تا دواساتەکانی یاری هێرشەکان بەردەوامیان هەبوو، بەڵام ئەنجامەکەی پێنەگۆڕا و تازە پێگەیشتوانی هەندرێن بە گۆڵێکی بێوەڵام سەرکەوتنی نووسیەوە. بدایەتی دوو دقیقەوەلی بە ئەڵەیەکی خۆمان گۆڵمان لێبوو. تۆپانەیەکەش کوردستان ئەوایە گۆڵێکی بخۆی ئەوانەش ناشین ئەمن بەعام لە ئاستی پەکەم ڕازیمە ئیتر تۆی پێشەوە دەستخۆشەتی بەرامبەر دەکەم پیرۆزبایان لێ دەکەم دەرفەتێشتان زۆرمە چکە مام تیپەکان لەگە یەکدی یاری دەکەین ئیشەڵا ئەو وەڵەیانە ئەو ڕۆکردمان دووبارە ناکەینەوە ئیشەڵا باشتریش بەدەست دەکەین لە یاریەکانی تر پیرۆشەتی بەرامبەر. بەنسبەت تیپەکەم من بەڕاستی ئەو تیپە یەکەم ساڵە دامناوە یاریزانی پارم هەر نەماوە سەر نوێ تیپەچی نوێمان داناوە، بەڵام بە مادیبوونێکی زۆرمان بینی چ دەستەی کارجێور چ ستافی ڕاهێنەران چ یاریزانەکان توانیمان تیپێکدا بنێن بتوانین ڕکابەری لەسەر نازناوەکە بکەین، یانێ ئەقل توانیمان لە مەرحەلە یەکەم کە بەسە بکەین بە یەکەم بەسەکەتین کە زۆرترین گۆڵشمان تۆمار کرد الحەمدوللا و ئێستاش دوو یاریمان کردووە دوو یاریمان بردەوە. ئەمە گرنگەوەی یاریزان دروست بێ، گرنگەوەی ئەمە ئیش لەسەوەی دەکەین یاریزان زیاتر بەرەو پێشەوە بڕوە بستە لاوە مستە تیپی یەکەم ئەنجام خۆشە، بەڵام ئەمە تەنها تشک ناخەین سەر ئەنجام، بەڵام حەزمان لێە هەموو کات ببینەوە و بتوانین نازناوەکە بەدەست بینین. بەم شێوەیە لە کۆمەڵی یەکەم هەندرێن بە دوو یاری و دوو سەرکەوتن خاوەنی 6 خاڵە و لە پێشەنجیدایە هەولێریش بە دوو یاری خاوەنی 3 خاڵە و لە خانی سێمی ڕیزبەندیە. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.